سڵاو ئیسلام و دیموکراسیەت چ پەیوەندێکیان پێکەوە هەیە؟ ئەگەر ئیسلام دینی خوا و کۆمەڵێ دەقی ئامادە بێ لەگەڵ دیموکراسیەتێکا کە هەموو ڕۆژێک لە گۆڕانایە چۆن پێک دێنەوە؟ بینەرمان بن. ئاین ئیسلام لەگەڵ سەرهەڵدانیدا بە ماوەیەکی کەم توانی جگە لە کۆنتڕۆڵکردن و داڕشتنی ڕەهەندی ڕوحانی لای موسڵمانان، ڕەهەندی سیاسی کۆمەلگا و شێوازی بەڕێوەبەرایەتی وڵاتیش بگرێتە دەست. فۆرمی سەرەتایی حکمی ئیسلام کە خودی پێغەمبەری ئیسلام وەک ڕەسوولی خودا و وەک دەسەڵاتداری سیاسی و سەربازی تێیدا باڵا دەست بووە، تێکەڵەیەک بووە لە دەسەڵاتدارێتی کاریزمای و پێغەمبەرانە و ڕاوێژ و ڕاگۆڕینەوە لەگەڵ یاوەرانیدا. ئەگەر شورا و فەرمانکردن بە ڕاوێژکردن وەک بنەمایەک بۆ حکمی زۆرینە یان لانی کەم نوخبەی سیاسی و سەربازی لێک بدرێتەوە، ئەوە حکمی ئیسلامی دوور دەکەوێتەوە لە تاگڕەوی. بەڵام ئایا ئەوە بەمانای حکمی خەڵک و پیادەکردنی ئیرادەی گەل و دیموکراسی دێت؟ هەندێک لە توێژەران و ڕەخنەگرانی ئیسلام جەخت لەسەرەوە دەکەنەوە هەردوو شێوازی ئیسلامی و دیموکراسی بە هیچ جۆرێک لەگەڵ یەکدا ناگونجێن، چونکە دیموکراسی واتە دەسەڵاتی گەل بە پێی پێوەرە دنیاییەکان. بەڵام لە بەرامبەریشدا ڕیفۆرمخوازە ئیسلامیەکان ڕایان وایە ئەگەر بە پێی پێوەری ڕاوێژ و بەرژەوەندی گشتی خەڵک لە بەشێک لە ئاەت و فەرمودەکان وردبینەوە، دەتوانین جۆرێک لە گونجان و تەبایی لە نێوان حکمی ئیسلامی و دیموکراسیدا بدۆزینەوە. دەپرسین ئایا ڕاستە بنەمای دوورکەوتنەوە لە دەسەڵاتی ستەمکاری و خۆبەخوازانینی پاشا و فەرمانڕەواکان بۆ یەکەم جار لە هزری یەکتاپەرستی سەری هەڵداوە؟ ئایا ئیسلام توانیوێتی هەردوو چەمکی سەروەری گەل و حکمی ئیلاهی بەیەکەوە بگونجێنێ بە جۆرێک کە ئامانجی سەرەکی دەسەڵاتی سیاسی بەرژەوەندی گشتی بێت؟ مامۆستا، ئیسلام و دیموکراسیەت لەکوێ ئینسیجامیان هەیە، لەکوێ تەناقوزیان هەیە؟ باس لە دەقەکان یاخود لە نصوصی ئیسلامیەکەین. بەڵێ ئەتوان ئیسباتیکەین بە نصوصی دینی. طبعا یعنی ئیسلام لەگەڵ ئەم بڵێن ئوسوڵەکانی دیموکراتیەت وەک تعددی حزبی، وەک تعددی ئەفکار، وەک حریەتی شخصی ئینسان لە جلو بەرگە لە هەموو شتێکە وەک نصوصی ئیسلامی وەک دەگوتێ گەلەوە vê pirsgirêkê ji bo ku em ew bikin berfereh yani ser bo axivin ew ê çavkanî İslamên çi ne? Çavkanî İslamê yekem Qur'an e, başê hedîs mebestir çi re çavkanî? Yani em bêjin esasê yani ew ê esasê ew ê İslamê çi ye? Yekem masterê wê yani çavkaniyê wê Qur'an e ya duyem jî sünnetê sahîhin. سێیام چوارم پێنجەم ژی هەرە حەوجە دەرفەرە پرۆگرام دەرفەرە نییە ئەم دەماکە ئەم دەبێرن چاوکانیە یەکەم یعنی ماستەرە یەکەم یا ئیسلامی قورئانێ دە قورئانێدا ژی مەرو دبینە ji bo famkirinê wê gelek piranî alemên îslamê muasir hen ayetan dibêjin ve emruhum şûra beynehum yan jî ve şawîrhum fil emrî bi gora wa ayetna dibêjin di evê da İslamê da demokrasî heye gelo rast e ewa jî yekdelîne lê li vê zêdetir ez li ser evkî ayetekê di Sûreyê Beqara da elem tere ilellezî hacce İbrahîme fî rabbihî en atâhu Allahul mulke ila ahir aye ez di vê ayetê da dibînim ku İslam bi demokrasiyê dimeşe ji bo ewa vê famkirina rind famkirina vê ayetê jî lazim e programkî berfereh be em bi kurtahî ez bêjim niha ji bo famkirina vê ayetê lazim e em biçin dewra em biçin tarîxe yani ew ê dîrokê Mezopotamya û baxusus di Mezopotamyada Sumeryan em bizanin gelo felsefeyê wa siyasetê çi bû ya ewa em dinêrin ku em zanin ku dema neolîtîk serdema neolîtîk ku dema zîraat pêşketiye divê demê da merov dibîne ku şaristanî pêşketiye û şar çêbûne her şarekî em bêjin kralekî wî ew melikek wî xwe mutlaq muqtedir dihesiband heta xwe xwedê dihesibandin ew sîstema ku dibêjin xwedê kraltî xwedê meliktî di devra Sumeryan da derketin Sumeryan çito bûn Sumeryan ji bo ku rohbanê wan hebûn rahîb hebûn gelê Sumeryan bi zîraetê kar dikirin devê demê hîn însaniyet bi evê nenasî bû yani çito zîraet bibe kîjan mevsimê de bibe
إيجار هنك رهبار عن لجورا أوي حركة هيفو أو روج هنك موسم جوارا بهذا ذكر دوك جوي موسم تشاندنا هي جوي موسم حساب به أو ملت أو سومريان أو فقير سليم أو سومريان يعني جال سومريان إذا هدي باور كركو أو رهبانان بسماه يعني ببهانة هنك تكيل تاريا وان هنا وهنا هنك مقدس حسب عندن. اللي قال أسمان بيوندي علاقان هي. إيه بله علاقان هي دمي يكم دوي دوره دا تكليا ام بيجن دسلطاري عرضه كو انجليزي سوورنتي بيجن السياده العربيه بيجن او دسلطاري تكلداري بعزمانان بو وعاصمانان بو بدمه دا او بو هيدي او قرال انكو اداره دكن ملت اداره دكن وانا خو او حسب عندن او يعني رهبان وراجي هنك او مدح كرن او كرن پساندن او زیاده پساندن او کرن او نه جخوره خودی حساباندن دوی دوره دا او سیستما درکت سیستما خودی قرالتی انگلیسی ویرا بشن دوین راس آف کینگز یعنی قرال او قرالان او ملکان دو گوتن ما فی می اداره کرنه هیا ما فی می دستهلتاری ارک می دستهلتاری لجور خودی انجمراتی ده سیستم آن ده پولیتیزم دو گوتن یعنی پرخداتی دو و پرخداتی خدا خوان به خدا ازانی دو گوتن جور خود یه هری مزن ان لیل مثلا دو گوتن پرخود هزار خود هبون هنه که هری مزن بون هنه چوب بون وانا دو اوی خو ارک خوی سیاسی دستلاتر خوری سیاسی به خودین الجور لبی وانا دگرن جبوه یعنی امان وکیل خودان وکیل خوده بناو خوده ابدکن اشته ده بیجن ده و آیت داشی او آیت سوره بقره آیت دسد 58 ده بیجه الم تر الى الذي حاج ابراهیم فی ربه ان آتاه الله الملك او هواک یکمه دوردا او چیه تنابيني كو ألم ترى إلى الذي أو كساك حاج إبراهيم في ربي الذي حاج إبراهيم في ربي كيا ده كتابا تفسير هذا بيجاء أول نمروز بن كنعانة أم ده كردية ماذا أم ده بيجاء نمرود أو كسا كو جالك ده تفسير أنداجي مثلا تفسير فخر رازي جيك لوانانا ده بيجاء نمروز بن كنعان هو أول من ادعى الربوبية أو كسك يكم جار ربوبیت ادعا کر خودتی خو بس اما چی لگل دموکراسی تا اینکه بله نه اساس دموکراسی چیه اساس دموکراسی سلطه دگیجه شعب جعرده دجی سلطه بعرده تکل داره يعني اساس او القران دجي ذاتا وامرهم شورى بينهم يجي وشاورهم في الامر او امر پیغمبر یاد بیجه ای پیغمبر ای محمد و شاورهم امر اوا یعنی صيغه امر و شاورهم فی الامر د کار باران دا مشاوره بک جوان را او چیه او مشاکره د عرضه ده یعنی او سیستما که یکم جار اوه یعنی سیاده دستلاتداری به ازمانان گریدایی او سیستما که نمروتیه دين إسلاميش هذا دين شيء سماوية بيغمبريش وكيلش خدا لسر أرزه بله لشو شورای كردوا بابلين لمشتانه و گوره نها راستی ام بیجن هنک او هيا اسلام بالنموكراسي جي ام بیجن نموكراسي جي دمشه يعني ام كارم بیجن اسلام اوی که دموکراتیک نموکراتیکه نموكراسي چیه كلمة او بيجي نموكراسي اليونانياتين د كردية ما داجي ام بيجي ناموس فلان كس بناموس يعني او يعني هنك الكا هنك امر او جخودتين راست اواشي او عليك به هيا يعني او وحيه ليه او تشيله يعني اساسي بمعنى حكمي وحي بابلين اساسي جياني ناموس بمعنى وحي لآسمان وكيت سر أرز ما بس تتواك بمعنى ناموس جبار بد شانت إسلام ده جبرائيل على رأس بيجن نام أو يعني أوان ناموس إلهي باشا هنك كتاب نواميس إلهي يعني نواميس إلهي چطور
حكم إلهي نییە لەو کاتە؟ بله مطلقه حکم الهی مطلقه هيا چطور هيا هيا لید بابت که داشتی خود تعالی جزئی اراده دای انسانا دوی جزئی اراده دا انسان دا عرده کار خوی عردی به اراده خود دمشینن اواجه جبوبه او اراده یا خود تعالی دای شعب دای اوا جبوبه و امرهم شورا بینهم هيا يعني اما هن كاس وصاد فكرة هنك او ام بيجن اسلاميه تنت وصاد فكرة دبيجن كو خود تعالى للجور ام بيجن اوك برنامج من الالف حتى ياء باشا بس احكام الهي ثابت بله الاحكام الالهيه ثابته بله انا ثابته ما اي تو شلون بس للديمقراطيه كي لم حالته يعني از دبيجن ثابته ما هنا شريعتك الديناميك داجي يعني ثوابت هنا او ثوابتنا يا الهنا ام وان نحن البته ام محافظه بكن جغورا و جيان خوي عرديجي باراده الشعب وقال استاذ زربي احكام الهي زربي احكام القران ولا سنته ثابت كراون مثلا اوا جل ابي افرد محجبه به ابي خواردن اوابي ابي اما اوابي ابي حكم دس قطعية سارق بكرة زنا رجم بكرة جلد بكرة أنا حمود باجتهاد أو دبن جورا زمان دوغهرن يعني أو أنا أخرين بواري اجتهاد بله نها خد تعالى أبي سورة آل عمران ده هو الذي أنزل عليك الكتاب منه آيات محكمات هن أم الكتاب باشا وأخرى متشابه إلى آخره متشابهات اللي رتشيه يعني. دم هبويا مار فرح من ورا إذا كربنا دم كرتا بس خلاصة بيجم حنك نرخنا محكمات أو نرخنا تجارة ناجوهرن أم بيجن دزتي تشكي خرابة تجارة ناجوهرة قتل تشكي خرابة تجارة ناجوهرة أم بيجن تو كشتن تشكي خرابة أو عوامر عشرة حميه هنا لهنك هذه أحكام الإسلام جور الأحكام تتغير يعني بتغير الأزمنة يعني هي أواجب اجتهادا دغيرة أو عفوا يعني بلاي بريزة أحكام متشابهات أحكام هنك متشابهات هنا لسر اجتهاد تبن جورا أبي دوري هنك شيء محكمات أو نورمنا دبارزن لفورما مثلا أمزانن كحزت عمر دمكي أو مؤلفي قلوب زكاة دان المؤلفين راكر شرط مرجع راكر ما بس فورم شرط اثنين نورم شرطه نورم بمعنى مغزى بابلين يعني أم دكارم بيجن أو محكمات القرآن ئاشکرا دیموکراسی ڕێگەکانی بۆ فکری یۆنانی دەگەڕێتەوە کە هزرێکی بەتەواوی دنیای یونادی نییە لە بەرامبەریشدا ئیسلام بانگەشەی پیادەکردنی شەریعەت و حکمی خوددا دەکات کەواتە چۆن دەتوانین ئیسلام و دیموکراسی و لەوێشەوە وردەکاری ئازادی و سربەخۆیی مرۆڤ پێناسە بکەین ئیسلام ئاینی خوایە کۆمەڵێ دەقا دیموکراسەتیش پیادەکردنی ژیانە بە معنای ژیان بەو شەوەی کە ئینسان خۆی ئێوێ و ئیجتیهادی ئینسانەکان خوانیانێت چۆن ئەتوانین ئێمە ئەم دوو دنیا جیاوازە لە یەک بین ئەگەر ڕاست بێ قسەکە لە ئیسلامە ئەمە لای من قیاسێک هەیە باوەڕ ناکەم ئیسلام تەسادم کا لەگەڵ هیچ شتێکی تازەی کە هاتووە بەڵگەش زۆرە قسە باسی دەکەم دیموکراتیەت مستەڵەحێک کە یان دەستەواژەیە کە بەکاردی ئێستا بۆ حکومڕانی وڵات یان سیستەمێکە نیظامێکە بۆ ئەوەی ئەم وڵاتە حکوومەتی خۆی لەسەر بنیاد بنێتن ئەم دەستەواژەیە ئەگەر بڵین تازەیە باوەڕ نەکە تازەبی چونکە دەڵێن حکوومەتی ئەسینە لەسەر دیموکراتیەت دانراوە کە سوقرات یەکێک بۆ کە دژایەتی کردووە دوای باستی فکرەکەی سوقرات تۆزێک دەکەم کە استیفادەی هەیە بۆ ڕۆشنبیرانی ئەمڕۆ کە 399 ساڵ پێش زاین ئەم فکرەیە بەڵاو بوویتەوە کە حکم الشعب بالشعب للشعب هەر فکرێکی تازە سیستەمێکی تازە کە دێتە کایەوە بۆ بەڕێوەبردننی وڵات لە ڕووی اقتصادی یان ڕامیاری یان کۆمەڵایەتی حتمما مسلمانان وەکو پیادەکردنی ئاینی ئیسلام نابی دژایەتی بکەن بە پێچوانەوە دەبی تێڕامان و تێفکرینی بکەن بزانین چەندە گونجێت لەگە بنەما ئەسڵەکان و چەند ئەسڵح و مەقسەدی تێدایە بۆ ژیانی تاشی مسلمان ئەوەشمان لە شێ وەرگرتێ لە پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا
ئەگەر ژیاننامەی بەوردی بخوێنینەوە سیر دەکەین منبەری بەکارهێناوە بۆ خوتبە لە کاتێکە لە حەبەشەکانی وەرگرتووە کە لە ئوسلوبی عەرەبان شتی وەمان نەبووە ختمی بەکارهێناوە لە حکمی خۆیە کە حەڵقەیەکی کردووە بە ختم لە ڕوومەکانە وەڵی گرتووە کە لە لاو عەرەبە ئەمەیان زۆر کەم بوو هەروەها دەتوانین بڵین لە شەڕی خەندەقا لە کاتی جەنگ و شەڕە توانیتی پەنا ببە بۆ حکوومەتەکانی پێشەخۆی کە وەکو فارس استیفادەی لێ کرد میکانیزمی ئیشەکانن وەکو تەکنۆلۆژیای ئێستا مەسەڵەن کەس ناڵێت کۆمپیوتەر حرامە وانە بەڵام دیموکراسی وەک ئالیەت تۆ لە پەرلەمانە مەسەڵەن چۆن ئەتوانێت حکومە قەتعیەکانی شریعەت دەستکاری بکەی بە قسەی خەڵک لە قورئانە دووسێ شوێنمان هەیە و لەغێ قاعیدێکی شەرعی باز دەکەم پێم وایە گرنگە لە باسی دیموکراتیەتە سی لەسەر بکرێتن لە قورئانە خی گەورە حکایەتی ئافرەتێکمان بۆ باز دەکاتن کەەوە حاکم بووە یان دەسەڵاتدار بووە بە سەردەمی سولەیمان پێغەمبەرە کە بە ناوی بەڵقیسە مەشهوورە و ناو براوە کاتێک نامەیەکی بۆ دێ لەلایەن سولەیمان پێغەمبەرەوە ئەویش نامەکە دەخاتە ڕوو لە مەجلیسی حکمی ئەو کادیان بڵێن پەرلەمانی بە زمانی ئێستا پەرلەمان دەڵێ قالت يا أيها الملأ أفتوني في أمري ما كنت قاطعة أمرا حتى تشهدون أما أمركم هاتي تبيش أمنيش بريار نادم بتنها دمي إيش باش داربن بس أو كافر بوا ما مستوى لا تفسير كان أجد سيد كي قرآن كبوتو دجيرتو لما عرضي مدح دجيرتو قرآنش كشتك بدح دكا كأنما مشتشي جوانا ويوسف بيغمبريش مان هيك بيغمبرك لا بيغمبر كان بەشداری لە حکمی وڵاتێک کردووە کە غەیری ئیسلامیش بووە بۆ چونکە پێی وا بووە ئەمە ئەسڵحە بۆ ئەم خەڵکە خەڵک ڕزگار دەکاتە نەقات و قوڕی ئەو کاتە ئەمەیان گرنگە پاشان بچینە سەر ئاەتێکترە کە خوای گەورە خودی ئەمر دەکا يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولو الأمر منكم إطاعي خوا واجبة إطاعي بيغمبريش واجبة يعني هر کەسێ نەیکا گونەحی دەگاتێ لە ضمنی واجباتە أولو الأمريش كبصيغي جمع يعني بالملحقات جمع مذكر سالم هاتيا كواتا يعني جروبيك جماعتك خلقانك كود ابنه بو أوي حكم كان حتى أكو للصراي نوي تازا مفصلين في أنواع حكم فردي هرنماوة حكم دبي حكم جماعي بيتن بس لو أعتش يعني كبيت ضلت كأولو الأمر هاتوا أولو الأمر يعني كومالي خلق شيء روشن بس أولي الأمر لعلماء يعني بمعنى زنايان يا بمعنى السلطة اللي يعني السلطة خليفة سلطان تاك كاس نقدر شوي كبر هذا السائل وانيا راستا بس وقت ما ذكر يعني قال ورتكاريش القرآن كيت كدلي أولو الأمر أتودي أولو كبجمع هاتوا بتاجنا هاتوا أصلا تاجي هرنية لزماني عربي أولو تاجي نية أجا تاجي هبي لزماني عربي ديبنوا بوذو ذو تاچی أولو الأمر لغير لفظي خويتي أما وادر دخاتن كمجموعة خلقك رامياري بيتن كومالايتي بيتن فتواي حتى فتواي أينيش يستبطاق نادريتن دبين مجموعة خلقك كوب بنو لسر بابتك بريار بدن بيموايا عفوا بيموايا بريو بردني والله دي شكل واجبات ومشاركة كردني كساني زيدك وروشن بيرو زاناو بس ما مصر ديمقراطية أولية ديمقراطية ئازادی ڕادەربڕینی منە وەکو ئینسانێک کەلانێ مخالفی نصوصی شەرعی قسە بکەم بریتێلەوەی کە من حیمایە بکرێم هەموو مافەکانی خۆمم هەبێ وەکو ئینسان جوانە ئەنجا من ئازاد بم لە ڕووی پۆشاکەوە لە ڕووی ممارەسەی ژیانی ڕۆژانە حتا ممارەسەی جنسەوە ئەمانە هەمووی بەڵام ئەمە لەکوێی نصوص دینیەکانە ئەمە ئەتوانین جێکینەوە حتما ئەتوو باشتر دەزانی لە من نصوصی دینی نایەت ڕێبداتن بڵێتن مافی کەسێکی تاکەیە زینا بکە حتما قورئان شتیوان ناڵێ حتما پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قسەیان ناکە بەڵام بە مەفهومی گشتی بۆ دەردەکەوێتن هەموو خەڵکێک مافی خۆیتی ممارەسە بکە لە ناو وڵاتێکە با ئەو کارانەش بە شەریعەتی ئیسلامیش نەگونجێتن بەڵام لێرە خاڵێک پێدەچی زۆر گرنگبی ئیسلام و غیری ئیسلامیش پێدەچی متفقبی لەسەر دەبی هەموو شتێک بە یاسا بکرێ چونکە ئەگە بە یاسا نەکرێ فەوزا دروست دەبیتن من کەسێکی التیزاماتی دینیم هەیە یان محافظکارم لەسەر دینی خۆم حەزم لێ نییە لە بەر ماڵەکەی من و لە ناو پارکەکەی منە هەندێک شتێ بکرێ بەڵام شوێنێکی دیاری کراو هەیە بۆ ئەم بابەتانە و حکوومەت ڕێیدا و چاودێری دەکاتن بۆ ئەوەی پەلەنەستینی بۆ ئەو کەسانەیە کە مافی خۆیانە لە وڵات
باوەڕ ناکەم هیچ ئیشکالێکی تیە بێت ما مسلمانانیش ینی ڕێگر نینە بەڵام کە دەبینی فەوزایەک دەبی ئەمە لایەک لایەکی تریش زۆر جار عالەمی ئیسلامی کەوتیتە بەر هێرشێکە لایەن حکام و دەسەڵاتدارانەوە تەمەن حکام و دەسەڵاتدارانەوە پرەنسیپێکی نێودەوڵەتی هەیە دەیانەوێ بگەنە ئەو ئاستا وەیە هەموو شتەکان دەخەنە پێش خۆیان بۆی بگەنە ئەو ئاستەی کە ئەوان هەیتیان بەبێ ڕاچاوکردنی کۆمەلگا بەبێ ڕاچاوکردنی ئینسانانێک کە لە ناو کۆمەلگای پەروەردە کراوە مەسەلەن ئەم بابەتی کرانەوەی مەساج مەسەلەن با ڕێژ پێدرابیتن یان شوێن هەبیتن تایبەتوی بەڵام دەبی ڕاچاو بکرێتن کە خەڵکەکە ئاستی ڕۆشنبیری ئاستی سەقافی و پەروەردەی ئاستی کەسایەتیەکان ڕەنگە لەو ئاستە نەبیتن ئەمە قسەکە لێرێ مەسەلەن کردنەوەی مەساج یا مەیخانەیەک باشە من ناخۆمەوە یا من مەساج ناکەم غەیری من ئازادی ئەوەی نێکە بیکە وەکو ویستم ئەوە ئیشارەت پێ بکەم کە مافی ئەو کەسەشە کە غەیرە مسلمانە ئەسڵەن لای ئەو هەر حرام نییە مەسەلەن لای توش کە شتێک لای من کە شتێک حرامە لای ئەو هەر حرام نییە ئێمە چۆن لە بۆ ئەوان ڕێگە بکەینەوە حتمما دەبی حکوومەتێک هەبیتن ڕێگە بەوانیش بدا یاسایەک هەبیتن کە بۆوانیش و بۆ منیش یەکسان بیتن چکە جاری وایە تاچی مسلمان هەست بە مەخدوری دەکاتن مثلا لە مزگەوتکردنەوەی هەموو کەس حتا ئەوانەی کە بە تەسکەرەش مسلمانن یا مسلمانن بەس ئیلتیزامی دینیان نییە یا ئیلتیزامی دینیشان هەیە بەس ئەخۆنەوە یعنی بۆچی ئازاد نێرێ کەواتە ئەمە ئەگەر لە شوێنی خۆی بیتن بۆ حکوومەت ڕێی پێدا بیتن باوەڕ ناکەم هیچ کێشەوی مسلمانانی زۆر دیار دەکە زەق ناکەنەوە بەڵام ئەتو ئەگەر بتوێت دەوی منش ببستی بڵێ لە خودبەیە باز نەکە لە شوێنانە باز نەکە لە مەجالسی خۆتا باز نەکە پێدەچی ئەوە لێرە ئیجحافەکە هەبیتن لێرە مەخدوریەکە هەبی تو وەکو دین و پرەنسیپی دینی حتمما دەبی لە مزگەوتە باسکە بڵێ زینا حرامە حتمما دەبی بڵێ شرک حرامە حتمما دەبی بڵێ مەسەلەن بەراز حرامە باڵەکن قەوم و کوچینێکی تریش بخورێتەوە ئەوە کە تو لە مزگەوتی خۆتەوە لە پەیامی خۆت و لە پرۆگرامی خۆتە لە بۆ منداڵەکان من مەبەستم لێرێ مامۆستا پەرلەمانێکمان هەیە بەم شێوەیە لەوانەیە دەنگ با لەسەرەوەی کە ئەم شتانە بکرێن تەنزیم بکرن جایز بن بەڵام لەولا عولەما تەکفیری ئەو پەرلەمانەکەن چونکە شەرعی خوان کردو پێدەچی ئەمەیان غەڵەت بیتن مامۆستایان هەمووش تەکفیری ئەم پەرلەمانە ناکەن چونکە ئەم پەرلەمانە ناڵم مەسەڵەن دەوڵەتێکی میسالیش هیچ پەرلەمانێکی ئێستا عالەمی ئیسلامی ئێستا لە ڕێگە دەهاتم ئەو فکرەیەم بۆ هات کە پەرلەمان لە خودی خۆی وەسیلەیە یان مەقسەدە حتمما وەسیلەیە بۆ یەک کە وەسیلەیە قەد هیچ وەسیلەیەکە حرام و حەڵاڵی نادرێتە پاڵ چونکە ئەو وەسیلەیە بۆ نمونە میزان دەتوانی تەماتەشی پێ بچێشی دەتوانی مەسەلەن گۆشتی بەرازیشی مخدراتیشی پێ بچێشی یان هەموو بابەتەکانی ترە ناکرێت بڵێ میزانەکە حرامە لۆوەڵەت گۆشتی بەرازیان یان مخدراتیان پێچێشاوە لەولاوە تەماتۆ خیاریش بێت میزانەکە خودی خۆی حرام نییە پەرلەمان خودی خۆی حرام نییە ئەگەر حرام بیتن ئێستا زەبوو فکرێن بۆ هات لە ڕێگایە هیچ وڵاتێکی ئیسلامی نییە دوو مەلا و سێ مەلا و چوار مەلای تێدا نەبی هیچ وڵاتێکی ئیسلامی نییە ئێستا ئەو دووسەن وڵاتی مسلمانانە حزبی ئیسلامی کە باسی حەڵاڵ و حرامی ئاینیش دەکە ئەندام نییە لەو پەرلەمان ئەندامە کەواتە خودی خۆی پرۆسەی دیموکراتی پرۆسەی پەرلەمانی حرام نییە بەڵام دەکرێتن مەقسەدەکەی لە پشتی بیتن کە فتواکە دەدرێتن یان بڕیارەکە دەردرێ مەقسی لەسەر دیموکراسێت کورتکەینەوە لە ناو پەرلەمانێکە کە زۆر جار پەرلەمان هەر شتێکی سووەریە شتێک کنی یانێ بەعسیش پەرلەمانی هەبوو بەڵام هەموو شتێک بەدڵی بەعس خۆی ئێستا نظامی عالەمی بە نظامێکی دیموکراتی پێناسە کراوە بەڵام من بچمەوە سەفکری سوقراتە لە سەردەمی خۆیان کە دیموکراتیە شتێکی باش بۆ پێیان وا بۆ نیزامێکی تازێ و خزمەتی گەل و نیشتیمان دەکاتن دژایەتی کرد کە دژایەتی کرد بۆچی دژایەتی کرد گوتی ئەمە غەڵەتە ئەو پێی وابوو دەبی کە چەند کەسانێکی ڕاشید عاقڵ زیرەک تەخەسوس پسپۆری بێن حکمی وڵات بکەن نەوەکو خەڵک هەمووی بەشداری بکە لە حکمڕانیە بۆیە بازەکەشی دافەقیرەی ئاخری ئەعدامیان کرد قاعدەیەک ئەگەر کۆتایی پێبینم ئەویش ئەوەیە دەفەرمێن ما لا يتم الواجب إلا به فهو واجب هەمووان دەزانین پەرلەمان وەسیلەیە بۆ عەدالەت وەدا بەشکردنی سەرۆت و سامان بە یەکسانی و عەدالەت و مافی مرۆڤ و ممارەسەکردنی ژیانی خۆمان ئێستا هەمووی لە ڕێگەی پەرلەمانەوە دەکرێتن کەوانش هەمووی دەقی زۆری لەسەر قورئان باسی کردووە کەواتە پەرلەمان ئێستا یەکێکە لە واجباتەکان بۆ ئەوەی بەدەستهێنانی حڕیەت و ئازادی بۆ تەنزیمکردنی ژیان
دیموکراسی وەک سیستمێکی سیاسی و کۆمەڵایەتی جەخت لەسەر ئیرادەی تاکەکان دەکاتەوە، هەر بۆیە بە تەواوی نکۆڵی لە ڕۆڵی ئاین ناکات، بە مەرجێک سنوورەکانی هەموو بوارەگشتی و تایبەتیەکان نەبڕێت و دەسەڵات نەگۆڕێت بۆ حکمێکی ئاینی.